سڵاوتان دەبێت لە شار پرێسەوە هەواڵی ڕۆژتان پێشکەشەکەم. ئەمڕۆ لە شاری سلێمانی دوو خۆپیشاندان ئەنجامدرا. خۆپیشاندانی یەکەم مانگرتن و گردبوونەوەی شۆفێرانی پاس بوو لە بەردەم باڵەخانەی قایمقامێتی سلێمانی وەک ناڕەزایەتیەک بەرامبەر گرانبوونی سوتەمەنی و خۆپیشاندانی دووەم مامۆستایانی وانەبێژ بوو کە داوای دامەزراندنیان کرد. دواتر نوێنەری شۆفێری پاسەکانی ناوشار لەگەڵ ئاواد محەممەد قایمقامی سلێمانی کۆبوونەوە و بە وتەی نوێنەری شۆفێرەکان قایمقام بەڵێنی داوە کە هەوڵ دەدەن دوو بنزینخانی حکومی دەکەنەوە و بە نرخی پێشوو بنزین و گاز دەدەن بە شۆفێرانی پاسەکانی ناوشار. هەر ئەم ڕۆژ وەزیری دارایی و ئابووری بە مەبەستی چارەسەرکردنی کێشەی مامۆستانی وانەبێژ لەگەڵ هەر یەک لە وەزیری پەروەردە و سەرۆکی دیوانی ئەنجومەنی وەزیران کۆبوونەوە و بڕیاردرا بە دابینکردنی بڕی 300 بۆ 350 هزار دیناری مانگانە بۆ وانەبێژی دەرچووی پەیمانگا و 400 بۆ 450 هزار دیناریش بۆ هەر وانەبێژێکی دەرچووی زانکۆ. پاش ئەوەی دەنگۆی ئەوە بڵاوبووەوە کە ئەگەر هەیە بەهۆی ڤایرۆسی کۆرۆناوە گۆڕانکاری لە کاتی دەوامی خوێندنگەکاندا بکرێت. ئالان حەمە سەعید وەزیری پەروەردەی هەرێم ڕایگەیاند سیاسەتی وەزارەتەکەیان درێژەدانە بە خوێندن، بەڵام هەڵسەنگاندنی دۆخەکە دەگەڕێتەوە بۆ وەزارەتی تەندروستی. ئەوەشی خستە ڕوو پێشبینی دەکات لەم هەفتەیەدا لەگەڵ وەزارەتی تەندروستی کۆ ببنەوە ئەگەر ڕێژەی وەرگرتنی ڤاکسین لەلایەن مامۆستایانەوە وەک پێویست نەبوو ئەوە دەبێت هەفتانە پشکنینی کۆرۆنا PCR ئەنجام بدرێت. هاوەر محەممەد بەرپرسی یاسایی دەستگای هەڵبژاردننی پارتی دیموکراتی کوردستان ڕایگەیان پرۆسەی هەڵبژاردنەکان شەفاف و پاک و بێگرد بووە و سەرەڕای تێبینیەکانیان دەرەنجامەکانیان قبوڵە. وەدیشی ڕێژەی دەنگەکانی پارتی بەراورد بە کەمی ڕێژەی بەشداریکردنی کۆی هاوڵاتیان کەمی نەکردووە، ئەوانەشی بایکۆتیان کردووە کەمترینیان پارتی بوون. موقتەدا سەدەر سەرۆکی ڕەوتی سەدەر لە تویتێکدا پەسەندکردنی بڕیارەکانی کۆمسیۆن و ئەنجامی هەڵبژاردننی ڕاگەیاندووە. دووپاتیشی کردوێتەوە کە لە پێکەنانی حکوومەتدا هەوڵی دروستکردنی هاوپەیمانەتی نیشتیمانی دوور لە تایفیەت و نەژادی دەدەن و داوەشی لە هەموو لایەک کردووە بەشداری لە چاکسازی و کۆتایی هێنان بە گەندەڵی و داگیرکاری و تیرۆردا بکەن. لە هەمان کاتدا ڕەوتی حکمە نیشتیمانی لە عێراق ڕایگەیاند کە ئەنجامە بەرایەکانی هەڵبژاردنەکانی پێشوەختەی ئەنجومەنی نوێنەران ڕەت دەکەنەوە و گومانیان نییە لەوەی دەستکاری دەنگەکانیان کراوە. دەڵێن پێشبینی ئەوەیان دەکرد لەگەڵ هاوپەیمانی نەسەر لە هەڵبژاردننی ئەمجارەدا 20 کورسی بەدەست بێنن، بەڵام ڕەوتی حکمەی نیشتیمانی بە سەرۆکایەتی ئەمەر حەکیم 2 کورسی بەدەست هێناوە و هاوپەیمانی نەسریش بە سەرۆکایەتی حەیدەر عەبادی 4 کورسی بەدەست هێناوە. ئەمە لە کاتێکدا هەمانگی هێزە شیعیەکان ڕەتکردنەوەی تەواوی ئەنجامەکانی هەڵبژاردننی پێشوەختەی عێراقی ڕاگەیاند و داوا لە کۆمسیۆن دەکەن سەرپێچیەکان ڕاست بکاتەوە. ئەمە لە کاتێکدا درەنگانی شەوی ڕابردوو کۆمسیۆنی باڵای هەڵبژاردنەکانی عێراق تەواوی ئەنجامەبەرایەکانی هەڵبژاردننی خولی پێنجەمی ئەنجومەنی نوێنەرانی ڕاگەیاند. بە گوێرەی ئەنجامەکان ڕەوتی سەدەر 73 کورسی بەدەست هێناوە و وەک گەورەترین کوتلەی پەرلەمانی داهاتوو هەژمار دەکرێت. وتەبێژی وەزارەتی تەندروستی و ژینگەی عێراق ئەمڕۆ لە میانی کۆنگرەیەکی ڕۆژنەمەوەییدا ڕایگەیاند بەپێی ڕێنمایی ئەنجومەنی وەزیران و لیژنەی باڵای تەندروستی هەر کەسێک سەردانی زانکۆ و فەرمانگە و دامەزراوەکانی دیکەی دەوڵەت بکات پێویستە ڤاکسینی کۆرۆنای بەکارهێنا بێت یاخود پشکنینی کۆرۆنای PCR پێشوەختەی کردبێت. ئاماژەی بەوەش کرد هەموو جۆرەکانی ڤاکسین لە ناوەندە تەندروستەکان بەردەستن و هاوڵاتیان دەتوانن خۆیان بکوتن. داوەشی لە میدیاکان کرد جەخت بکەنەوە لە بەردەوامی هاندانی هاوڵاتیان بۆ بەکارهێنانی ڤاکسین. لە شار پرێسەوە هەواڵی ڕۆژتان پێشکەش کرا. شاد و بەختەوەر بن.